هەمیشە باسی ئەزمموی فۆتۆگرافەرانەکەین بە تایبەتی کوردە خۆشەویستەکانی خۆمان چەندین هونەرمەندمانەیە لە چاوی کامێرەکانیانەوە سروشتی جوانی کوردستانمان جارێکی تر بۆ تۆمارەکەنەوە و ئەمە شوای کردووە کە هەمیشە ناوچە دڵڕفێنە جوانەکان بە تایبەتی لە وەرزی پاییزە فۆتۆگرافەران بەلای خۆیان ڕابکێشێت و لەوێ لە ڕێگەی چاوی کامێرەکانیانەوە فۆتۆکان بچرکێنن. ئەمڕۆژ کەسێک هونەرمەندێک فۆتۆگرافەرێک لامان میوانە کە هەمیشە کاری لەسەر سروشت و بابەتەکانی تریش کردووە. بابزانین ئەم ساڵ چ کارێکی کردووە لە مۆرزی پاییزە و چۆن بەناو سروشتی کوردستانە گەڕاوە. ئەویش زۆر بەڕێز کاکە میر حەسەن وەکو فۆتۆگرافەر کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لای ئێمە میوان. باش بانی بینەرانی کورسات و ئێوەی بەڕێز باش زۆر سپاس بۆ ئامادەبوون. پاییزە ژینگەیەکە بۆ فۆتۆکانی ئێوە. ئەم ساڵ چ کارێکی نوێت هەبووە لە پاییزە؟ زۆر سپاس بۆ میوانداریەوە. بێگومان لای ئێمە زۆرجار دەڵێن وا باوە تەنیا وەرزی پاییز، بەڵام وەرزەکانی کە جوانە، بەڵام زیاتر پاییز وەرزی ڕەنگەکانە کە سروشتی جوانی کوردستان هەزاران دیمەنی زۆر جوانی تێدا هەیە کە ئێمەی فۆتۆگرافەر پەرکێش دەکات بۆی ئەم جوانیە خۆ ئەم دیمەنە جوانە لە ڕێگەی کامێرەکانمانەوە و ئێستاش تەواوی فۆتۆگرافەران جگەلەوەی کە بە کامێرا وێنەی جوانەگرێ، ئێستا لە ڕێگەی درۆنیشەوە ئێمە بەشێکی زۆر لە فۆتۆگرافەران خولای درۆنیشان هەیە کە جگەلەوەی کە بە کامێرەی دەستیان سروشتی جوانی پاییز ئارشیف دەکەن یاخود ئەو دیمەنە جوانە تۆمار دەکەن لە ڕێگەی درۆنەکانیشەوە. ئەم سروشتە جوانە پیشانی تەواوی خەڵکی کوردستان دەن کە بەڕاستی زۆر شوێن و زۆر جێگا هەبووە کە بەڕاستی فۆتۆگرافەر وای کردووە کە خەڵکانێکی زۆر سەردانی ئەو شوێنە بکەن یاخود ئاشنا بن بەم سروشتە جوانی کوردستان. زۆر باشە. کاگەمیر بە شازێکی گشتی بۆ نمونە تۆ زۆرتر حەزەکەی فۆتۆیە کاتێکە فۆتۆیەک ئەچرکێنی ئەو فۆتۆیەکی کوێ بێ بۆ نمونە زیاتر گرنگی بە سنتەری شارەکانی ئەچیتە ژێلای گوندنشینان و باز ئەتەوێ بۆ نمونە لە ڕێگای فۆتۆیەکەوە پامێکی گوندنشینان بگەێنی زیاتر ئەتەوێت لەسەر چی فۆتۆکان فۆتۆگرافەر ینی شوێنی دیاریکراوی نییە بۆ نمونە ئێمە بتوانین بەس لەناو شاردا کار بکەین. ناچواتێ ئێمە دەگەڕێن گەشت دەکەین بۆ نمونە گەشتی کۆمەڵمان هەیە، گەشتی تاکتاکمان هەیە، گەشتی خێزانیمانێ زۆر زەرێمە خۆمان بۆ نمونە هەمومان خزموشتمان هەیە لە گوون سەردانی ئەو شوێنانە دەکەین. بۆ نمونە دیمەنی جوانمان دێتە بەرچاو و ئێمە گروپێکیمان هەیە، گروپی فۆتۆگرافەرانی گەڵاکە ئێمە کاتێک بۆ نمونە گەشت دەکەین بۆ شوێنێ بە گروپ شتی جوانمان دێتە بەرچاو لەناو شارەکان. ئەنی باوەڕکە خەڵک وا دەزانێ هەر دەرەوەی شار شتی جوانی تدان بەعکسەوە زۆرجار هەیە لە کۆڵانەکانی ناو شار کە خۆت هەست پێ نەکردووە ڕەنگە پیرەمێرد و پیرژنێکی زۆر جوانی تدا بێ، فەیسێکی زۆر جوان هەیە کە تۆ ئاشنان نەبی پێی. بە نمونە لە ماوەیدا کارێکمان کردووە هەر ناو شار لەگە ڕێزم کە ئەو دەستەواژەی بەکاردێنم قەرەزەکان بەڕاستی ینی لەگەڵ هاوڕێیەکم لە هەولێر هات کارمان لەسەر کرد، ینی کۆمەڵە فۆتۆستۆری زۆر جوانمان لەسەر کرد. بەڕاستی فەیسیان ینی ئەوەندە جوانە زۆر خەڵک کە وێنەکانمان بڵاو کردێتەوە نیوان زانیوە لە وڵاتەکانی کەوە ئەو وێنەنە گیراوە، ینی فەیس و ینی بابەتەکە ئەوەندە جوان بوو. ینی بۆ زۆر زار هەیە دەتوانین لە کۆڵانەکان ینی ئیشی جوان بکەی لە گوندەکان و ئەو کەرتەی ماشوونی دیارەکراویشمان نییە و بە تایبەتی وەرزەکانیش دەگۆڕێ. بۆ منە هەندێک شوێن هەیە ڕەنگە تایبەت بێ بە وەرزێک، بۆ منە هەندێک شوێنێ تایبەت بە بەهار ڕەنگە لەوانی وەرزی پاییز و هاوین ئەو جوانی نەبێت. بۆ منە ئەو گوندە چۆڵ بێ لەوانی بەس پاییز زۆر جوان بێ، ڕەنگە وەرزستان چۆڵ بێت. بۆ ینی شوێن و کات دیاریکراومان نیێمە. باشە لەگەڵ ئەو دابوونەری تێجوانی کە هەمانە وەکو کورد هەر لە گوندنشینەکانەوە یاخود زۆر جار کۆچەریەکانمان هەیە ئەوەی لە ڕێگەی ئاژەڵداریەوە بەوەی چادر هەڵەیەن بۆ ماوەیەک لە شوێنێکە مێنەوە دوای کۆچەکەن بۆ شوێنێکی تر بۆی کە بتوانن شوێنێک بۆ خۆیان دروست بکەن. ئەمانە تا چەند ئەمنە بەشێک لە فۆتۆکانی تۆ؟ دیارە ئێمە ساڵانە دوو گەشت بۆ بناری هەڵگورد دەکەین. ئێمە شەو ئەمێنینەوە لەیان بەڕاستی دیمەرێکی جوانە کە دەبینین ئەوان شەوانە بە یاریەکەن یاری کوردەوارەکانەکەن کە بەیانیان تۆ هەڵستی بە دەنجی ئەو سروشتە جوانە تۆ لەلایەک خەریکی مەڕدۆشینە لایەک خەریکی بزندۆشینە لایەک، ینی بەڕاستی دیمەرێکی زۆر جوانی هەیە. تۆ دێریکردنە پەنیرکردنە بەڕاستی ئەو دیمەرانە زۆر جوانە. ئێستا ئێمە ساڵانە دوو گەشت دەکەین بۆ ئەم بناری هەڵگورد. بەڕاستی ئەو دیمەرە جوانێمە لە کەس خۆمان نادەین. زۆر جار هەیە لە
شەرنی لە منتیقە دوورەکان زۆر جارێ لە لادیەکانیش ئەو دیمەنە جوانە هەیە کە بۆ نمونە ئەمساڵ ڕێژەیەکی زۆر لە خاوەن ئاژەڵەکان لەبەر ئەو بڵێن ئەو تۆبارانەی تورکیا ناتوانانی زۆر بڕۆن بۆ بنارەکان تقریبا هەر لە منتیقەی پشدەرمانەوە بەڕاستی ئەمێش شتی زۆر جوانی هەڵدا بوو بەڕاستی دیمەنی زۆر جوانی هەم ئێمە توانیمان هەم لە ڕێی فۆتۆ هەم ڕێی ڤیدۆ دیکۆمنتی باش بکەین. زۆر باشە کاشە تۆ بەچەندها هەر فۆتۆ ناچرکێنی ڤیدۆش تۆمارەکەی. بەڵێ من لە ئێستادا تقریبا ساڵێک و پێزمانگێکە من پامێری دەستگای میدیایی وێزگەم زیاتر ینی کامێرەی ڤیدۆش ینی بەکاردێنم ڤیدۆ و درۆنیش بەکاردێنم بۆیە زیاتر ینی ڤیدۆشم زۆرە لە پێشتر هەر لە بواری فۆتۆدا کارم دەکرد بەڵام ئێستا تقریبا ماوەی 2 ساڵێکە زیاتر کاری ڤیدۆش دەکەم دیکۆمنتی ڤیدۆ بەڵام پێشتر هەر زیاتر فۆتۆ بوو. لە ڕێگای درۆنی شەو چەندین دیمەنی زۆر جوانت تۆمار کردووە کاتە ئێستا یەکێک لەو دیمەنە جوانانەی کە تۆ تۆمارت کردو ئامادەیە با پێکەوە بیبینین و دواتر درێژە بە گفتوگۆکەمانەی. کاگەمیر بزین ئەم شوێنە چۆ بوو؟ منتیقەی دۆڵێ لە ناحیەی سەرکەبکان بڵێ لە ئێستاشدا کە وەرزی پاییزە بەڕاستی دیمەرێکی زۆر جوانی هەیە کە ئەوە بڵین ئێواران ئەو بڵین ئەو مەردارانە دەگرێنەوە بۆ ماڵەوە بەڕاستی دیمەرێکی زۆر جوانی هەیە بە زۆر جار هەیە تووشی کێشەیەک دەبین کە لەگەڵیان زۆر ماڵ هەیەیان زۆر شوێنەیە حەزناکە هەم ڤیدۆ بکەین هەم فۆتۆ بکەین زۆر جار هەیە باوەڕکەمە لە بناری هەڵگورد لەگەڵ یەکێک لە ماڵەکان کێشەمان وتی وەڵی خەڵک کوتەتی ئەو هەموو بڕۆ بزنەتان هەیە یعنی وەکو بڵین لە چاویان بردوین یعنی خەڵک ێستا ترسی ئەوەشی هەیە حەزناکە ینی کارەکانی تەنانەت لەو ماوەدا چوون بۆ دۆڵێ کابراوتی هەفتا مریشکم هەبووە هەفتا مریشکی تایبەت وتی فۆتۆی گیراوە پاشی ماوەیەک هەمویان مردوون ینی ئێستا خەڵک ئەو ترسەشی هەیە دەڵێ من حەزناکەم ینی بەڕاستی ڕستەکەم پیشان بدەم یاخود ئەو ماڵی هەمە زۆر زەرێ مەچین بە ئەو شوێنانە بەڕاستی ترسی ئەوشیان هەیە کاتە تۆ ئەو بەسەر هاتۆ بۆ نمونە هەستکەی ئەم فۆتۆی بچرکێنی فۆتۆیەکی زۆر تایبەتە بێ لای تۆ زۆر جوانە بێ بەڵام خاوەنەکەی ڕازی نەبوو تەنانەت من چوون بۆ شوێنێ گەشتێکمان هەبوو شوێنێ یەکێک لە پیرەژنەکان فۆتۆیەکی زۆر ینی پۆترێتێکی زۆر جوانم کرد باش دوای پاشی ماوەیەکی ویستم بچمەوە ماڵیان فۆتۆستۆری تایبەتی بکەم کە لە مێرگی شوێنەدا دەنیشێ باوەڕتان بێت چوومەوە ژنەکە خەری بوو لێمدا وتی لە پەیزەکان دانراوە فۆتۆی من لەگەڵ بەسەرهاتێکی بووک و خەسوو خەڵک وەی زانیوە من لەگەڵ بووکەکەم ئەنی بەڕاستی ئێمە تووشی ئەوەش دەبین باوەڕێت بە دەرکردن دەری کردم وتی کاکە تۆ ناڵم یەک ڕسمی من بگری باشە لێرە با باسی خاڵێکی زۆر گرنگی لەگەڵ ئەوەی کەوە ئەکاونتی تایبەت بە خۆتان تو فۆتۆگرافەر بۆ یعنی لۆگۆیکی تایبەتان هەبێ بۆ خۆتان ینی کەسی کە من نتوانم فۆتۆی تۆ بەکاربێنم بۆ ئەو مەبەستانی بۆی خەڵک تووشی گرفت نەبێ کار لەسەر و بابەتە ناکەن یاخود هەر کاتێک کەسێک بەکاری هێنا بە ئەم پرس و ڕایە هەبێ چکە ئەو مڵکی تۆیە زانانی چ کاک سەرکۆ لە کوردستانە مافی کۆپیڕایت نییە بۆ نمونە تەنانەت کەناڵە
ئاسمانە گەورەکانیش یعنی ناکرێت لێرە ناوێن بێنین ئەنی فۆتۆی من و چەند هاوڕێکمیان بردویان ڤیدۆ دەبن ئەنی هەر پرس ناگەن تەنانەت ئەقرتێنیان بە فۆتۆشۆپ لای دەبن ئەنی کێش هەر ئەوە نییە دواتریش هەر بۆ مەسلەی و باسی ئەو پیرژنەی ینی زۆر زەر هەیە فۆتۆگرافەران بەڕاستی گونجشینان زۆر ئسعات کردووە ئەنی زۆر زەر هەیە ما ڕوخسەتی نیو سعاتێک وەردەگرین زۆر دەمێننەوە بەڕاستی وامان لێکردن زۆر زەر هەیە بێزارمان کرد ئەوانیش ناچارن دەنا بەڕاستی ئەو دابوونەرێتەوە ئەو پێشوازە گەرمەی لە گوندنیشینان هەیە بەڕاستی لێ شوێن نییە زۆر احترام تۆ قەت ئەم ماڵت نبینیەوە شوێنت نبینەوە زۆر ڕێزت دەگرێت زۆر بەڕاستی احترامت دەگرێت هاوکاری دەکات تەواوی ئەو ماڵە دەخاتە بەردەستی بۆی ئیشی خۆت پێ بەڵام بەڕاستی زۆر جارەیە فۆتۆگرافرانیش خەڵکی گوندنیشینان ئیسعاز دەکەن باشە کاگەمیر تۆ جاری کەش هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ چاپێکوتمان لەگەڵا کردی زۆر گرنگیت بە فۆتۆگرتن و تۆمارکردنی ڤیددیۆی نەوەڕاستەکانەیە ئێستا لەگەڵاوایان نێوانت چۆنە؟ واللهی زۆر باشن بەڕاستی باوەڕگە ساڵ هەیە 6 دەردەچم لەوانەیە خەڵکێک تا مەزرۆ بێ بچێ من دەچم مانی بەڕاستی دیمەرێکی جوانی هەیە من زۆر زەر هەیە داوا دەکەم بکرێتە شوێنێکی گەشتیاری یعنی بکرێت لە ڕێگەی بەلەمەوە وەکو ئەنی گەشتیار بوونی بێ دابەزێت بۆ ناو نەورەسەکان و ئازاریان بدەن و خەڵکێک ئەی با ئەهێنێتەوە ئەیفرۆشێ ئەیگرێت بەڕاستی یەکێکە لە سروشتە جوانەکانی دەڤەری ئێمە و تەنانەت کوردستانیش باوەڕکە من یەکەم جار کە فۆتۆکانم بڵاو کردەوە خەڵەوە زانی تورکیا بۆیە دەکرێت حکومەل بکاتە شوێنێکی شوێنەکە گەمیرکە لە دەربەند لە چواقورنەوە لە ڕانی لە کۆمەڵە شوێنەوە بۆی دەڕۆ بەڕاستی سروشتێکی زۆر جوانیە دەکرێت بکرێتە شوێنێکی گەشتیاری گەشتیار ببێتە بەداهاتێکی باش بۆ گەشت و گوزار ئەوە هەڵگوردا کە ئەم ساڵ مانگی 6 ڕۆیشتن بۆ هەڵگورد بەڕاستی سروشتێکی دیمەنێکی زۆر جوانی هەیە بەڕاستیجاوە من لەگەڵ هاوکارانم بۆ ئێمەش بۆ پرۆگرامێک ڕۆشتین ڕێواسیشی زۆر خۆشە بەڵێ ڕێواسی زۆر ئەڵغامیشی زۆر کاگەمیر باسێکی ئەو بکەین بۆ نمونە نەک نەورەسەکان هەندێک باڵندەی کە هەیە لە کوردستان دەکمانن یعنی تایبەتمەندیە بەێرەوە هەندێک لە وێنەیە کە هیچە لەو باڵندانم بینی ئەوانە تا چەند گرنگە وێنەیان بگیرێ یاخو شوێنی تایبەت و ژینگەی تایبەتی خۆشیان زۆر باشە وەڵام من مامۆستا خەلیل عەلی هەیە بە کتابێکی نووسیوە لەسەر باڵندەکانی کوردستان لە لای ئێمە زۆر باڵندە هەیە بەڵام هەندێک باڵندە هەیە تایبەتە بەناوچەیەک سەر لای ئێمە زیاتر نەورەس و کۆمەڵە باڵندەی تر هەیە بەڵام ڕەنگە لە هەندێک لە ناوچەی کوێستانەکان لاخن لە گەرمینەکان کۆمەڵێک باڵندە هەیە لەوان لەوێ هەبێ لای ئێمە نەبێت بەنمرە چەند هاوڕێکم هەیە فۆتۆگرافەرن زۆر بابەت زۆر وێنەی باڵندە شدادنێت لە ئێمە نییە ئەو باڵندە زیاتر ئێمە هەندێک باڵندەکان دیاریکراوە هەر ئەوەندە هەیە بەڵام من هەوڵمان داوە هەر شتێک بەرچاومان بکەین ئێمە بتوانین لە ڕێگەی کامێرەکانمانەوە ئەرشیفیکەین بۆی پیشانی خەڵکی بدەین باوەڕکە لەوەتای ئەو کۆمەڵێک فۆتۆگرافەر و بابەتانە خەڵک کە خۆی داوەتە کاری فۆتۆگرافی سروشتی جوانی کوردستان خەڵک زۆر ئاشنای کردووە باوەڕکە زۆر خەڵکەیە لە شوێنە دوورەکانەوە پەیوەندیمان پێوە دەکەن ئەوەی کوێنە هەواڵمان دەپرسێ دەڵم مەنتیقەت چۆنە گەشتیار توانێت بۆی بچێ ینی بەڕاستی فۆتۆگرافەران وای کردووە کەشێکی وای دروست کردووە تەنانەت ینی تەواوکەری گەشت و گوزارە ئێمە هەوڵمان داوە ناساندنی تەواو بۆ ئەو دەڤەرە بکەین زۆر بگومان تۆ هەم فۆتۆ ئەم ڤیددیۆکانت زۆر تایبەتن بەڵام پرسیارەکەی من بە تایبەت لەسەر فۆتۆیە ئەو فۆتۆ جوانانەی کە چرکانوتە بەشداری هیچ جۆرە فێستیڤالێکە پێ نەکردووە بەڵێ وەڵای ئێمە ساڵانە لە هەر شوێنەکە بێ ئێمە بەشداری فستیڤال دەکەین بۆ نمونە ئەم ساڵ فەرماگە میدیاو زانیاری پێشبڕکێکی بوو لە تقریبا ئێمە زۆر فۆتۆگرافر بەشدار بوو ئێمە منیش وەک خۆم بە 3 فۆتۆ بەشدار بووم و ئێستا لە مانگی 12 لە گەرمیان ڕادوی دەنگ لەگە ڕێکخراوەی ئەمریکی پێشبڕکێکی هەیە لە سەرڕۆژی مافی مرۆڤ بە فۆتۆستۆریەک بەشداریم کردو ئێمە ساڵانە بەشداریکەن تەنان لە دەرەوە ژێمە فۆتۆشت دەنێرین ینی حەز دەکەین بۆ ئێمە بەڕاستی زۆر زارێت بەڵام بەشداریکردنی پێشەنگا زۆر گرنگە بۆ فۆتۆگرافر توانای خۆی دەربخە بزانێت چی کردووە بەرهەمەکەی خۆی ببینێتەوە باشە هەر ناوچەی خۆتان ناچی بۆ ناوچەکانی تر بۆی کە بتوانی لێش وێنە بەرەوەڵا دەچم چ شوێنێک چی کەچوی وەڵا زامن بۆ مەتیقی بناری هەڵگورد ڕۆیشتم بۆ بڵێ پشدار بۆ مەتیقەی هەڵەبجە و هەورامان و شارڕاژێر و بۆ مەتیقەی لای چەمچەماڵ سەنگا و مەتیقانی بۆ ئەو شوێنە ڕۆژ بۆ مەتیقەی لالەش بۆ لای کەلار و بۆ لای ئاسکەکان و لێش کۆمەڵە دیمەنی زۆر جوانی زانیانی بەپی توانای خۆمانی بەش ناتوانانی زۆر بۆ شوێنە بەڵام من بە زیاتر ئەگە بڕۆین بە گروپ دەڕۆین گروپ
ئەنی بەڕاستی گروپ چێژی هەیە بۆ کارکردن چواتی تۆ ئەزمون لێ وەردەگری ئێمە بە تایبەتی کە دڕۆی بە ئەو شوێنانە چەند کەسێکمان لەگەڵ ئەزمموی زۆر باشەیە لە بواری فۆتۆدا تا دەگەین ئەو شوێنە باز لە فۆتۆ دەکات دواتر ینی بۆ نمونە بۆ ئەو شەی دەچین پێمان دەڵێ ئەم ئیشە ئەم کارە ئاوا دەکرێت ئەم ئیشە بەم ڕێگەیە دەکرێت ینی زانیاریمان پێدا بنمونە ئێمە ڕەنگە لەوانەیە کەسێک بڵێ فۆتۆی پۆترێت ئاسانە بەعکسەوە ئاسان نییە پێت دەڵێت چۆن دەگریت تۆ چۆت مەبەستا ینی بۆیە ئەم بابەتە زۆر گرنگە بەڕاستی کەسێکی شارەزا لەگەڵ بۆی تۆ بتانی ئەو کارەی ئەو شوێنەی بۆی دەچی شتێکی جوانە دەستکەوێت. باشە کاگەمیر ئێستا کە هاتی بۆ ستۆدیۆ کامێرەکەت لەگەڵ خۆتا هێناوە قەت شتی وا هەبوو بۆ نمونە بڕۆی بۆ شوێنێک و بیری چوو بە کامێرە بەریت و هەستکەی ئەگەر کامێرەکە و پێ وایە فۆتۆیەکی زۆر جوانتە چرکان. وڵای زۆر بەدەگمەن کامێرم بچووە بەس یەک جاری ڕۆشتم میمۆریم بیرچوو بوو بەڕاستی زۆر زۆر ینی پێم ناخۆش بوو بەڕاستی زۆر ئەنی تۆ بۆ شوێنێ دەچی ئەنی هەر لە دڵم دەر نەدەچوو دەمەم ڕێگەیان بڕیەوە میمۆریم بچوو زۆر ناخۆش بوو. باشە ئەگەر بۆ نمونە کامێرە و پێنەبێ ئەتوانیت بە مۆبایلەکە تەمام فۆتۆ بچرکێنی بۆ نمونە جیاوازێکیشمان بۆ بکە لە نێوان ئەم مۆبایلە تازانەی کە ئێستا هەیە ئەگەر تۆ وێنەیەک بە مۆبایل بگری لەگەڵ وێنەیەک بە ئەو کامێرانە بگریت چ جیاوازیەکێ بێ؟ وڵی جیاوازەکەی زۆرە بۆ مەسلەی کوالەتی بۆ مەسلەی پێکسەڵ بۆ مەسلەی ئەلوان زۆر خەڵک دەڵێ من بە مۆبایل دەگرم زۆر جوانترە بەعکسەوە تۆ بێنمونە من بە مۆبایل دەگرم تۆش بە کامێرە بگرم هەردووکماسی ئەی شوێنەوە کاتێ فۆتۆکە گەورەکەی ینی ئەو دیقەی نامێنێ خەڵکێک سی دەکات لە شاشەی مۆبایلەکە زۆر جوانە بەڵام کاتێککە دەخێ سەر بلۆک و وێنەکە هەڵاواسی و گەورەکەی ئەنی کەواتە خەڵکێکەیە دەڵێ وڵات زاخۆ ئێستا کامێرە هەیە و مۆبایل هەیە زۆر لە کامێرە جوانترە بەعکسەوە هەر لە شاشای مۆبایلەکە جوانترە ئەگەر بێتە سەر ئەرزی واقع تۆ وەرە بیکە بە 90 بە 60 بە 90 بزانە دیقەی ئەمێنێ نە بەعکسەوە کەواتە هەمیشە ینی فۆتۆی کامێرە جوانترە بۆ مەسەلەی پێکسڵ و هەتا لە شەنگاکانیش هەتا فۆتۆی کامێرە لەوە بێ زەحمەت وێنەی مۆبایل وەرەگیرە. کاگەمیر زۆر کات فۆتۆگرافەران لە جیهانە لە ڕێگەی ئۆنلاینەوە فۆتۆکانیانە خەنە چێبڕچەوە چکە ئێوە بتیانەوێت چونتان بۆ شوێنانە ڕۆشتنتان بۆ ناوچەکانی تر تێچووی ئەوێت یعنی ئێوەش پێویستە کە لە بەرامبەر فۆتۆکانە بڕەپارێک مادی سوودمەت بن بەشداری و نەکردەوە بۆ نمونە چەند فۆتۆیەکت بنێری بۆ سایتانی کە چێبڕچیەکەن جوانترین فۆتۆ هەڵبژێرن و ئەم فۆتۆش دوای بە نرخێک بفرۆشرێت بۆی کە تۆ سوودمەند بی چکەمە لە جیانە زۆر کەمتر خۆم بۆ خۆم بەشداریم کردووە بەڵام تەنان لە کوردستانی خەڵکی ئێمە پارە بە تابلۆ نادەبەت چاوی لە بەلاشەیە بنمونە هەر فۆتۆیەک 25,000 تێزێت چاوی لەوەیە فۆتۆگرافەرێک یعنی بۆ نمونە فۆتۆکەی بۆ بەرێ بە دیاری خۆ من ناکرێت من ینی تابلۆ بۆ ئەم خەڵکە بەرم بەڵام باوەڕ بێ خەڵک ینی هاوکانیە بۆ فۆتۆگرافەران بۆ نمونە پێشەنگایك دەکرێتەوە ئەگەر چی تێدا ئەگەر ئەو میوانە نا تابلۆکە بکرێتەوە لە بەرامبەرەوەدا شتێکی بخاتە سەری بۆی جاریش تر کاری پێ بکەم من باوەڕەیەکێک لە فەرماندەکان لە سوورەکە ئێمە کە پیاوێکی عسکەری ڕەنگە خەڵک لێ عسکەری و هوەری هەموو جارێکە پێشەنگام کردوێتەوە دووسی فۆتۆی لە من کڕیوە دەڵێ وەکو دامێک بۆ تۆ بۆی جاری تر تۆ کاری پێ بکەیت ئەگەر هەمومان ئەو هەستەمان هەبێت ئامادەیە $100 بە تابلۆیەک بدە کە هی وڵاتی ئێمە نییە بەڵام نایە 50,000 $100 بە دوو تابلۆی تۆ بدە کەواتانی خەڵکیش مستعد نییە بۆی ئێمە بتوانین کاری باشتر بکەین بۆ منە تۆ چی بۆم گەشتە بۆ ئەم شوێنە دەڕۆی تێکی زۆرە ئەنی تۆ کار لە خۆت دەکوژی مەترسی هەیە یعنی بەڕاستی بۆیە ینی خۆم و خۆم بەشداری ئەوانم نەکردەوە بۆ منە لە سایتەکان بتوانم فۆتۆ بفرۆشم بەڕاستی ئەو کردی کێشەی زمانیش بەڕاستی گە زمان نەزانی مشکلەیە زۆر باشە کاگەمیر ماوەی چەند ساڵە تۆ کاری فۆتۆگرافەریەکەی؟ والله تقریبا زیاتر لە 10 ساڵە من کاری فۆتۆگرافی لەماوەی ئەم 10 ساڵەیە جوانترین فۆتۆ کە تۆ چرکان بێتی چ فۆتۆیە بووە؟ والله هەمویان جوان بوون بەڵام هەندێک فۆتۆ بەڵام ڕەنگە زۆر کاتانێ فۆتۆ بێ زۆر تایبەت بێ لای تۆ والله هەمویان تایبەتن لای من بەڵام زۆر زار هەیە چەند فۆتۆیەک لای خۆت بۆ نمونە لە نەورەستەکان کاتێک ماسەکەی گرتو زۆر تایبەت بەڵام یان ئەو ماوەیە کە چوون بۆ فۆتۆی ئەم پۆترێتی ئەم مناڵە ئەوکان قەرەزەکان لەگەڵ یەکێک لە پیرێژنێکی بوونشین و بەڕاستی ئێستاش لە ینی زۆر بەڵام زۆر تایبەت هەمویان تایبەتن بەڵام ئەم چەند فۆتۆی لای من زۆر تایبەتە باشە لە دوای ئەو فۆتوانەی کە کریت دوای ئەوە هیچ دەستکاریەکێت لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی ئەوەی کە
فۆتۆکە لە واقعی خۆی نەمێنێت یاخود تۆ بۆ شێوازی کە خۆی هەیەی نا ڕێک من وەکو شێوازی خۆم چۆنە ئاوا بەڕەنگە لەوانی لە ڕووی ڕنگ و هەندێک بابەتەوە دەستکاری پێ ناخۆ هەندێشت پێویست کە زیاد و کەمیکەین بەڵام وەکو سروشتی خۆی نابێت لە دەست بدات چواتی زۆر زارێ ئێمە دەبینین باوەڕکە من لەگەڵ فۆتۆگرافر لەگەڵ من هاتووە چوین بۆ شوێنێک باوەڕ بێ ئەم فۆتۆیە ئەگەر خۆم لەگەڵی نەبام نەمدەزانی ئەو شوێنەیە یعنی زۆر زارێ ئەوە دەستکاریش دەکرێت بەڵام نابێت فۆتۆگرافر دەستکاری ئەوانە بکات چوانی جوانی لە دەست دەدات ڕەنگە هەمومان ئاشنا بین بە ئەو سروشتی زۆر زارێت تۆ فۆتۆکە بینی و دەڵڵای پێشتر بە شێوازێکی تر بینیومە دەستەکانە خۆش خۆش سپاس بۆ تازانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ بەخێر بێت سەر چاوان